مصعب كر عمير رضا ورحمة خوای لێبێ کەوا دایکی ئەمە نەخۆشی ئەویست جلوبەر کامە جوانەکەیەتی و کامە باشەکەیەتی بۆی ئەکڕی ئەو بۆنەی کامە گرانبەهایە و کە زۆر ئەڕوا بۆی ئەکڕی کاتێک کە ئیمانی هێنا بە دەعوەی محەممەد صلی الله عليه وسلم دایکی وتی یان لەو بێبەشت ئەەکەم یان واز لە محەممەد دەهێنی وتی وڵادایە وازی لێ ناهێنم دایکی قاویدا ئەو گەنجە بەڕێزە ئەوە ئومنیەتی ئەوە هیمەتێتی گەنجی ئێستا هەموو هەوڵ و تەقەلایەکە دات پەنا ئەبەینە بەرخوای گەورە بە وەسائلی دزی و غەش و خیانەت و هەر شوێنێ بێ شتێکی بەسیتی دەستکەوێ شتێکی بەسیت بەڵام ئەمە لە ژیانێکی زۆر خۆشە ئەڵێ وازی لێ تێرمدا مەحرومەکە کەیفی خۆتە واللهی واز لە محەممەد و ئەو دەعوە پیرۆزە نایرم کە تەوحید رب العالەمینە کە شایەتی دانە محەممەد ڕەسوولی خوای گەورە و میهرەبانە سەڵات و سەلامی خوای لێبێ دەری ئەکات ئەو مصعبە وای لێ تێت وەکو خۆیە فەرمێ گیانم ئەو پێستەم وشک ئەبوو لێی ئەبووە وەکو مار چۆن کاشی لێ ئەبێتەوە ئاوا کاژ لە گیانم ئەبووەوە ئەوە نێش گلەی ناکردەوە نێش قسەی ناکردکەوە ناحەزان دڵخۆش بن پێی ئەوا بوون هیمەتیان گەلێ بەرز بۆ و گەنجانە ئەوە گەنجە بۆیە ئەبێتە یەکەم سەفیر لە ئیسلام ئاچێ شار لە شاری مەدینە بانگی خەڵکەکە بۆ دەعوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەچی ئەهلی مەدینە هەیە قەرزاری مصعب کوڕی عومەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەبەرەوەی ئەو چوو لێوە دەعوەیانە کرد دوای ئەو ڕۆژەی وەفاتی کرد ئەوە نە قوماش نەبوو ئەو پیاوە بەڕێزە و گەنجە بەڕێزە پێی بفرۆش یعنی باڵا پۆش بکرێت بان سەریانەدا قاچەکانی بەدەرەوە بوو بان پایانەدا سەری بەدەرەوە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بان سەری بدەن هەنێ پوش و پەڵاش دەرەبان پای خۆی و حەمزەی بن عەبدولموطەڵب ڕەزا و ڕەحمەتی خوا لەوێ لە هەردووکیان بێت ئاها بوو هیمەتی ئەو گەنجە ئەوەنە بەرز بوو گەنجەکانی ئێمە واللهی زۆر نادر لەو سەردەمانەوە نادر بوو لە سەردەمی ئێمە هەر لە هەموو شتێ نادرترە